هونەرمەند بڕیا ڕەشید یەکێک لە هونەرمەند و موزیسیانە هەرە دیارەکان بێگومان خاوەنی جیان بەرهەمی زۆر ناوەزە و تایبەتەوە یەکێکە لە موسییانانی کە توانیوێتی کار لەگەڵ بەشێک لە هونەرمەندە هەرە دیارەکان بکات بێگومان لە ئێستاە کارێکی ئۆرکستری بە ئەنجامەگەرێ ئەم کارە بێگومان لەژێر ناونیشانی فرمێسکەکانی ئالان کوردیایە و بە شێوەیەکی ئۆرکستری کاری لەسەر کراوە دیارە بە شێوەیەک وەکو خۆی ئاماژەی پێکردووە هیچ کەموکورێکی نیە لە چاو ئەو کارانەی تر کە لە دەرەوەی وڵات و بەتایبەتیش ئەو موزیکانی کە لە نێو فیلمەکانی نێو هۆلیوودا بە ئەنجامەگەێنرێن. فرمێسکەکانی ئالان کوردی بەرەمێکی نوێی هونەرمەند و موزیسیانی بەتوانای کورد بڕیا ڕەشیدە کە بە شێوەی میوزیک ڤیدیۆ تۆمار کراوە. پارچە میوزیکەکە بیرۆکەی ئۆرکێستراییە و بڕیا ڕەشید لەباری بەرهەمەکەی وڵات. پێویستە هەر کەسێک گوێ لەم بەرهەماگرێت 12 خولەک بێدابڕان لە ڕێگەی هێدفۆنێکەوە پێویستە گوێ لە بەرهەمەکە بگرێت. ئەو هونەرمەندە هەر لەباری بەرهەمەکەەوە لە لێدوانی کتاب بۆ کورسات مەگەزین وتی. ئەم کارە زۆر بە شێوازێکی نوێ کراوە بە هەمان ستایل و سیستم کە بۆ فیلمەکانی هۆلیوود و ئەوانی ترەکرێن. ئەو هونەرمەندە چەند نمونێکی زیندوی جیهانی سەر بەرهەمەکەی خستۆتە ڕوو وەک خۆی ئەڵێت کارەکەی ئۆرکێستراییە و پڕە لە فانتازیای بیرکردنەوە و چۆنەتی بەکارهێنانی تۆنەکان و ڕستە میوزیکەکانە بە جۆرێک پێکەوە بگونجێن و بە سیستمێکی ئۆرکێسترالی و ئەکۆردە هەرمۆنیەکان بڕیا ڕەشید لەباری ناوەڕووی کارەکەشی وتی. بەرهەمەکەی باس لە ڕووداوی ئالان کوردیەکات کە کاری کردە سەر هەموو جیهان باس لە ژیانی کورد ڕاکردن تا دەگاتە مەترسی و مردن.